پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. شەفیق توانیم یەکەمی سەر ئاستی هەرێم بم بە کۆنمرەی ساڵ لە دواناوەندی شەی جەباری نمونەیی بەشدار بووم لە خولی زستانەی پەیمانگای سلێمانی بۆیە پێشنیاری من بۆ ئێوەی خوێندکار ئەگەر ئەتانەوێ ئیسفادە لە هەر خولە بکەن ئەوە پەیمانگای سلێمانی بژێرە. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. من ئەلەن سەرکەوت ساڵە حامید لە ئامادەی سەلاحەدین کوڕان الحەمدوللا دووەمی هەرێم بوو بەشداریم کردو لە خولی هاوینەی پەیمانگای سلێمانی لە چەند دەرسێکە ئێوەش دەتوانن سوود لە پەیمانگای سلێمانی ببینن بۆ ئەوەی نمرەی بەرز بەدەست بێنن ئینشاڵڵا. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. سڵاوی خۆی گۆرتان لێبێت من خوێندکار شادی عادل خوێندکار بووم لە ئامادەی زانست و پەیمانگای سلێمانی سوپاس بەخوای گەورە توانیم کۆنمرەی 694 بەدەست بێنم و پلەی 4 لەسەر ئاستێرێم بەدەست بێنم بەشدار بووم لە خولی زستان لە پەیمانگای سلێمانی ئێوەش ئەگەرتانەوێت داواتێکی باشتان هەبێت دەتوانن بەشداری بن. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. ناوم لەنیا عومەر بەشداربووی خولی هاوینە بووم لە پەیمانگای سلێمانی لە ئامادەی سلێمانی کچان سوپاس بەخوا توانیم کۆنمرەی 98 بەدەست بێنم و بۆ خوێندکاران دەشڵم کە ئەوێ ئایندێکی باشیان هەبێ کۆنمرێکی باش لە پۆلی 12 بەدەست بێنن بەشداری پەیمانگای سلێمانی بکەن و هەڵی بژێرن. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستهێنانی نمرەی بەرز بەدیبێنە. نمرەکەم خۆشەوێ شانازی پێواکەم. منیش نمرەکەم خۆشەوێ چونکە خەونی چەند ساڵی منە. هاوڕێیەتیمان داهاتوومان پێکەوە بنێت. وێنەکانمان جوانترە بن لەگەڵ نمرەکانمان. هەمووان دڵخۆشین بە سەرکەوتنمان بە ئایندەمان بە نمرەکانمان. ئایندەتان لەگەڵ پەیمانگای سلێمانی بەدەست بێنن. پەیمانگای سلێمانی پێشەنگ لە سلێمانی.